اما وگن سر وان آلوزین کو چند روزن جارا کدن تنگا به هرمز گرتیه برخه هنگی پیشات نو هنه در انجام آوان ارشاندا به تایبتی یا شوارا بهوری گوتن جدا هنه برز دکتر حسن ممونی برای وبر ناوند لیکولین استراتژیک یا زانینگا اردنه لندن لگل مده دکتر دما باش بدیتنا و چما آگر بست به ویل لزه تک شو صباح الخير لك والمشاهدين الكرام. هلا خلينا نحكي شغله معينه. هو ليس باتفاق بمعنى معاهده السلام انهت الحرب، وانما هو نوع من الاطار، اتفاق اطار يحكم مفاوضاتهم القادمه. هذا المفروض بهذا الاتجاه. الاطراف حددت ما هي النقاط، ما هي القضايا الخلافيه، نوستان وحددت كارو فتره 60 يوم، ديارية فتره كنك زمنيه شخالة محدده جرنجا وماوشي للالتقاء دياري والتفاوض على دكن القضايا بو الجوهريه اوي واللي هي دانوستان لسر طبيعي بابتا عزيز جرنجا اصحاب كام مساله كان البرنامج النووي كبيوندارة لايران، ببروغرامي التخصيب، اتومي مساله يران توقف هروها الحرب على الانسداد، مساله هم ايضا جنگ العقوبات، هروها العقوبات سزاكان مثل هذه وهالقرتنيان الجوانب. و لكن واضح بەڵام الان ئەوەی کە هناك اختلاف ڕوونە حول کە الاولويات. ناکۆچی هەیە لە ايران سەرکاری لە ستمتلك پێشینە هرمز ئێران حقيقه کارتی بهذا گوشاری المعنى وتواجه هورموزی هەیە بديمقراطيا. تريد کە اول شيء ان يكون دەوێت هنالك نوع من السيطره جۆرێک لە لها على هرمز على اعتبار هەژمونی هەبێ انه بە سەر تەنگەی هورموزەوە ما قبل الحرب هو بجیاوازی ملامح حرب قۆناغی يختلف عن ما قبل الحرب. پێشجەنگ بهذا المعنى ايضا تريد هەروەها ايران دەوێت اولويات اقتصاديه، تريد ان ترى افراج عن کە هذه المليارات التي تم التوافق عليها، ملیارە التي تصل الى 24 مليار او ما دۆلاری دون ذلك. بهذا المعنى على کە اعتبار دەستی ان بەسەرا گیراوە ئازاد باشه کرێن کواتا الكل دکتر يعلم بغض النظر هەموو لگوری دەزان بله لگوری ناوروکا و ریکتنه جدست بکی و ریکتنه که لاواز چه بویا نابراواندا یان تو علیه که براسی نخواست که به پیبند ببه هو مساله الالتزام مختلف عليها واختلف بابەت الطرفين ئەوەی کە پەیوەنددارە بە بمارس ما پەیوەست يسمى في بوونەوە الملأ ايران جیاوازە تدعم الولايات المتحده ئێران الامريكيه ئەمریکا ولم تلتزم تۆمەتبار بالاتفاق. دەکات بەوەی اولا کە پابەت بمساله نەبووە بە المسارات ڕێکەوتنەکەەوە ئەوەی کە بهرمز. ايران پەیوەنددارە تحدد بە مسارات ڕێڕەوی هذه هورموزەوە المسارات تريد ان کە تكون امر واقع، دەوێت بينما دیفاکتۆیەک بێنێتە کایە لەوەی کە پەیوەنددارە بە جوڵەی کەشتیوانی هەروەها ئەوەی کە پەیوەنددارە بە ڕاگررتنی جەنگ لە هەموو بەرەکانەوە کە ئێران وامان بە شێوەیەک مامەڵ دەکات کە ئەمریکا و پابەت نەبووە بەم خاڵەیانەوە هەروەها دەوێت 6 ملیار دۆلار ئازاد بکرێت کە گویا ئەمریکا ئەوەی نەکردووە سەر ڕاوی کە لە دوایین دانوستاندا لە جنێف پێشکەوتن هەبوو بەڵام بەڕای من کێشە هەیە لە متمانەدا کە لەوەی هەروەها لەوەی کە چ بابەتێک بکرێتە کاری لە پێشینە ئەو هەر لایەنێک کاری لە پێشینەی خۆیان هەیە پێم وایە ئێران کێشەی هەیە لەگەڵ پرسی ئەتۆمیە ئەمریکا ناوێت پرۆسی ئەتۆمی ئێران هەبێ بە تایبەتەوەی کە پەیوەنددارە بە پیتاندنەوە ایران ارشی سر امارات و عربستان نکرد تنه کویت و قطر موشک باران کرد اون چه واته که دیدن اوی پیشاتی لا هو ايضا كمان يعني شرط على الاردن. هەروەها هێرشی کردە سەر ئوردنیش و موشەکی ئاڕاستی ئوردن کردووە ئەمە هێرشێکی ئێرانە و دەستێژیکردنە سەر سەروەری وڵاتانە کە بەشێک نین لە جەنگەکە ئێران بەداخەوە بە لۆژیکی میکافیلی مامەڵە دەکات بۆ خۆستنەوەی سنوورە ناوچە جوگرافیەکە بۆ هێرشکردنە سەر ئەو وڵاتانە بۆ دروستکردنی پشێوی و کێشەی تاوەکو کێشەی سیاسی و ئابوریان بۆ دروستکە ئەمە بەموو مانایەک دژکاری دژمکارانەیە. امارات و عربستان جی نکده بریرشن ایرانه چه تشتک هیکو بوسدم ایرانه ریشی سر امارات و عربستان نکوه جاری
يعني هو خلينا نحكي شغله معينه شتێکی گرنگ هەیە ئەوەی کە پەیوەنددارە بە هێرشەکانی ئێران في يعني حالات مثلا ضربة هەندێک جار هەبووە کە هێرشی کردووە سەر سعودیە هێرشی کردووە سەر عمان زیاتر لە کوێت و بەحرین بله ئەوە قۆناغین دەستپێکین شار بۆ بوو نمونە ئەوەی کە پەیوەنددار بێ بە ئیمارات ئەوەی کە پەیوەنددار بێ بە ئیماراتەوە طبيعي لماذا الامارات الان بۆچی بردومان نەکراوە ئەگەر ئەوەیە کە ئەو هێرشانی ئەمریکا کردوێتە سەر ئێران لە بنکەکانی ئیماراتەوە نەبوو بێت بۆیە ئەو وڵاتانە کراوەتە ئامانج کە لێەوەی ئەمریکا هێرشیان کردووە کەواتە دکتۆر بەحسێکی وەها هەیە و دەبێژن بەڵێ بەحسێک هەیە دەبێژن وڵاتên گەنداوێک و مەرەماوان کوێت و بەحرینە ێرشێکە هەفپار برنە سەر باشوورە ئیرانê ڕایەوە ئەڤ نوچە چ قاسی دەبە و ڕاست بە لا هلا ليس أما الكويت وليس ان هنالك وجود امريكي في بوونیەکی ئەمریکی هەیە لە ناوچەکەدا و ڕێکەوتنی سەربازی لە نێوانە وڵاتانە و ئەمریکا هەیە کە تایاندا بنکەی سەربازی هەیە ئەو هێزانەی ئەمریکای کە لەو ناوچەیەن و ڕۆڵیان هەبووە لە هێرشکردنە سەر ئێران هەروەها ئەو وڵات من پێم وایە هەتا لە سەرەتاوە سنووری جوگرافی بەکارهێنراوە بۆ هێرشکردنە سەر ئەم وڵاتانە و ئێرانی ژەمەی کردووە بە بیان و پرسیارە من ئەوایە پرسیارە خەلجارەکەدن دووبارە بکەم نۆچە هەیە و دوه شەف دوینێ شەف کوێت و بەحرینێ بە هەفپاری ئێرشی سەر ئیرانê kiriye birayەوە ئەڤ نۆچە چ قاسی دەبە و ڕاست بە يعني هذا قد تكون ئەمە ئەگەر هەیە کە ئەم وڵاتانە ناچار بن کە بەرگری بکەن و کارتانەوەیان هەبێ ئێمارات و سعودیە لە دەرفەتێکا هێرشیان کردووە ئەو وڵاتانە دەیان هێرشیان کردوتە سەر ئەو ئەگەر هەیە وڵاتانە دەیانوێت پەیامێک بگێنمەوەی کە ئارامیان نەماوە و کارتانەوەیان هەبێ بەرامبەر بێران نەگەێستا چەندین ماوەیەکی زۆرە کە هەندێک لە وڵاتانە بەشداریان کردووە لە هێرشکردنە سەر ئێران دکتۆر پشتی بن پێبوونە ئاگربەستێ نەها نیگەرانیە هەری مەزن یا وڵاتên گەنداوی چییە؟ ئەوەی لەبارەی مەترسیەکانەوەیە دەبێ مەترسیەکە ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ چوار گۆشەی سەرەتا و دەستپێکردنەوەی جەنگ لەبەرەوەی ئەو ناوچە کەندا و زۆرترین زیانی جەنگی پێگەیشتووە داخستنی تەنگەی هورموز کاریگەری لەسەر ئابووری وڵاتانە هەبووە ژێرخانی وڵاتانە بامانگیراون کێشەی بۆ پرۆژەکانی وەبەرێنان دروست بووە بۆیە ئەم جەنگە کە چەندین مانگە هەیە کاریگەریشی نەرێنی هەبووە لەسەر وڵاتانە لە ڕووی وەبەرێنانەوە ئەوە مەترسی هەیە بۆیە وڵاتانە ترسیان لە دەستپێکردنەوەی جەنگ لە نێوان ئەمریکا و ئێران هەیە و ئەمە بەداخەوە ئەمە ئەوەیە کە ئێران دەوێت بەکاری بێنێت هەروەها ئەمریکاش ئەم وڵاتانە هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە پرۆسەیەکی ئاشتی هەبێت بۆیە بینیمان کە بەش لە نێوەنگیری نێوان ئەمریکا و ئێران بەشدار بوون لەگەڵ پاکستان و عمان و خەتەر و عەرەبستانی سعودیە بۆیە ئەم وڵاتانە زەرمەندی یەکەمن لەم جەنگە کە ڕێژەیەکی زۆر زیانیان پێگەیشتووە بۆ هۆنەی هێرشەکان نەها وڵاتên ئەنجومەنا هەفکاریە گەنداوێ bi ساڵانە حەول دەدەک و خوێژ پەفچوونە ڕاستە ڕاستنە بەرە ئیران و ئەمریکا دوور بگرن ئەف سیاسەت di بەرژەبەندیە وان وڵاتاندا بووە هەتا نەها
نەخێر هەرگیز ئەم وڵاتانە بە پێی بەژۆردەکانی خۆیان مامەڵە دەکەین بۆ لە بەرامبەرەو هەڕەشانەی کە لەو جەنگەوە پێیان دەگات بە تایبەت هێرشەکانی ئێران بۆ ئەم وڵاتانە کار دەکەن بۆ بەرگریکردن لە خۆیان و بەهێزکردنی توانای بەرگریان و لەمە کاتشا دەیانەوێت ڕێڕەوی دیبلۆماسی ڕۆڵی سەرەیکی هەبێ و ناوچەکە لە وێرانکاری بپارێزێت. ئەو چەند نەک تەنیا ناوچەکە هەموو جیهان کاریگەری دەبێت بە هێرشە نزیکەی لە 125 نەوتی جیهان لە ڕێگەی گەڕووی هورموزەوە دەڕوات کە کاریگەری دروست کردووە وەکۆی کە باسم کرد ئەم وڵاتانە و پرۆژەیەوە بەرهێنانیان هەیە نمونەی بۆ بوونە لە دووبەی سعودیە بە هەمان شێوە قەتار هاوبەشی ئابووریە لەگەڵ ئێران لە کەرتی نەوتە بۆیە ئێران ئەم وڵاتانە بە ئامانج دەگرێت بۆ بەرزکردنەوەی تێچووی ئابووری و سیاسی بۆیە پێمان وایە کە جەنگ لە ئەمریکا پرسێکەکە جێگەی جیاوازی و ناکۆچیە لەبارەی مامەڵەکردنی ئیدارەی ئەمریکا بەرامبەر بە ئێران بۆیە ئەم ئیدارەیە دەوێت کە جەنگ بوەستێت بەڵام لە هەمان کاتە ئەگەر دانوستان هەبێت نابێت پێشهاتی سەربازی هەبێت یان گوشار هەبێت بۆ سەر لایانی بەرامبەر. کەواتە دکتۆر ئەگەر ئێرەشێن لەسەر وڵاتên عەرەبی بەردەوام بکن دەبێت کو ئەو وڵاتان ji helbesta xwe ya bêalî derkevin û roleke leşkerî ya ewlehiyê bihêztir bilîzin. بەبێ ڕەچاوکردنی ئەو دانگ بە خۆداگرتنەی کە هەیە پێم وان نییە کە ئەم دۆخە بەردەوام دەبێت و پێشمان وان نییە کە ئێران بەردەوام بێت لەم بامانجگرتنان کەمە بۆ هەردوو لە بەرژەوەندی ئێران نییە کە لەژێر ئابڵوقەدایە و ئابووریەکی خراپی بۆ دروست بووە پێم وایە ئەگەر دۆخەکە بەردەوام بێ ئەمریکا وا خۆی دەبینێتەوە کە گەیشتە خاڵێک کە توانای گەڕانەوەی نییە کە ئەوەی کە پێوترێت جەنگی گرنگ وە لە ڕووی ئەگەر لانی دیبلۆماسی سەری نەگر لانەکانە خاتە بەرگە چارەیەتر لەوانە گەڕانەوە بۆ جەنگ. استراتیژیەکە ئیرانی هەیە خامنەیی ئەو استراتیژیا دانی بەریک و بێکوشتن نە شەر نە ئاشتی یعنی ئەو استراتیژیا ئیرانی حتا کینگێ دگارە بۆ ئیرانی بەرسەوەکێ باش بەدەست بخە بپێی ئەو ئارمانجێک و لە دوویە. ئەم جەنگە پلان بۆ کێشەیەکە دەوێت بەڵام ئەمریکاش لایانی دیکە هەیە لە جیهان لە بەرێکی دیکەی جەنگەکان ئێران ئێستا دەستی درێژە و دەتوانێت کۆنتڕۆڵی دۆخەکە بکات لە سەرواز لە استراتێژی نەجەنگ نەئاشتی بۆ ئێرانیش زەرمەندە بۆ ناوچەکەش زەرمەندە بۆیە ئەوەی کە دەیبینین جۆرێک لە خاوکردنەوە لەم بابەتە هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە کە تاوەکوکەی ئەمە بەردەوام دەبێت و ئایا ئەمریکا دەچێتە پێش لەسەر بنەمایەوەی کە ئێران دەیکات پێم وایە وانابێت ئێران هەوڵەدات کە ئەم واقعە نوێیە لە هورموز بچەسپێنێ و هەروەها جیهان
وأمريكا تجد نفسها خۆیان لە بەردەم دیفاکتۆیەکی نوێ دەبینەوە کە پێیان وایە دەبێت لە ڕووی سەربازیەوە یەکلای بکەنەوە. بله گەلک سپاس بۆ برێز دکتۆر حەسەن مەمونی بەڕێوەبەری ناوەندە لێکۆلینە استراتێژیک یا زانیگا ئوردونێک و لە لەندەن گەلمە بووی سپاس.